بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵ ستافەکەمە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی لە نزیکەوە لە خزمەت بەرپرس و ئەندامانی مەڵبەندی کەرکووک لە شاری کەرکووکی خۆشەویستەوە بۆ ئەم ئەڵقەیە لەگەڵتانە بین. بەڕێزان بەرنامەکەی ئێمە لەگەڵ مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی ژمارەیەک بەرنامەمان لێ تۆمار کردو و پەخش بووە. پشت بەخوا چەند ئەڵقەیەکی کەمان ماوە لە خزمەت مەڵبەندەکانە. ئەمڕۆ ئێمە لە شاری کەرکووکی خۆشەویست وەک ئاماژەم پێکرد لە خزمەت بەرپرس و ئەندامان و خوشک و برایانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا ڕێباز سڵای خوارد لەبێ، سواس بۆ ئامادەبوونتان لە بەرنامی لە نزیکەوە، سواس بۆ خۆت و بۆ تەواوی ستافی مەڵبەند. ئەگەر لێەوە دەست پێ بکەین پرسیارەکە لێەوە بکەم کە سنووری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی، سنووری جوگرافیای کارکردنی ئێوە لەکوێ بۆ چۆ دەست پێیەکە، چەند قەزا و ناحێ لە خۆ ئەگرێت، چەند ئەنجومەنتان هەیە، کاروبارەکانی ئێوە بە شێوازێکی گشتی چۆنە بووی جارە هەم ئێمە هەم بینەران بە سنووری جوگرافیای کاری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ئاشنا ببن. بەڵێ، بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سەرەتا بەخێرهاتنتان دەکەین بۆ شاری کەرکووک، خۆشحاڵ بووین لەم ئێوارەیەدا لە خزمەتی جەنابتانین ئینشاءڵڵا. خی پەروەردگار دەرفەتمان بدا بتوانین ئاماژە بۆ خاڵانە بکەین کە مەبەستە لە بەرنامەکەیە بیزانن. دیارە سنووری جوگرافیای کەرکووک، شاری کەرکووکی خۆشەویست لە 4 قەزا و لە 10 ناحیە پێکاتووە. قەزاکانی هەریەکە لە قەزای داقووق و قەزای حەویجە و قەزای دبس و مرکزی قەزا کە ناو شارە، ئەمانە پێکاتەوە و هەروەها لە 10 ناحێش پێکاتەوە، ناحیەکانی قەرەنجیر و لەیلان و پردێ و یایچی و ڕەشاد و زاب و عەباسی و ئەمانە هەمووی سەر بۆ ناحیەن کە ناو شاری کەرکووکان. پێکاتی شاری کەرکووک لە 3 پێکاتی سەرەکی پێکات و 2 پێکاتی تریش پێکاتەکان هەریەکە لە کورد و عەرەب و تورکمان و زائیدەن پێکاتی کلد و پێکاتی ئاشوریش کە بوونیان هەیە ناو شاری کەرکووکە. و لە ڕووی ئاینیەوە دیارە ئاینی ئیسلامی تێدایەوانی کە موسڵمانن بە هەردوو مەزهەبەکەی شیعە و سوننەوە، و هەروە ئاینی مەسیحی تێدایە و هەروە کاکەیەکانی تێدایە کە ئەوانش کۆمەڵە گوندیەکەن لە منتقی داقوق و ئەو ناوە کە تایبەت بە خۆیانن. دیارە سنووری جوگرافیای ئێمە ئەمانە هەموو ئەگرێتەوە زائیدەن قەزای دووس کە قەزایەکە لە ڕووی جوگرافیەوە سەر بە پارێزگای سڵاحەدینە، بەڵام لە ڕووی ئۆرگانیەوە سەر بە مەڵبەندی کەرکووکە. ئێمە پێکەوە لێرە کار دەکەین. لەم سنوورە فراوانە تێکەڵەیە کە هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی نەتەوەیی تێکەڵاویەک با بڵێن هەمە چەشنیەک هەیە، ئێوە چەند ئەنجومەنتان هەیە بە خوشکان و برایان لە سنووری کارکردنی خۆتانە؟ ئێمە دیارە لە ناو داخلی شاری کەرکووک 3 ئەنجومەنی برایانمان هەیە لەگەڵ ئەنجومەنێکی خوشکاندا، و لە 2 سیش دیارە ئەنجومەنێکی برایانمان هەبوو لەگەڵ ئەنجومەنێکی خوشکانە لەوێ کاری خۆیان دەکەن. ئەوەی کە ئەنجومەن بێ سەر بە مەڵبەند بێ، ئەم 6 ئەنجومەنەمان هەیە. 6 ئەنجومەن. تەمان جگەل لە ڕێکخراوەکانی قوتابیان و خوشکان و ئەمانش لە سنووری مەڵبەندیەوە چالاکن؟ بەڵێ، ڕێکخراوی قوتابیانمان هەیە، ڕێکخراوی مامۆستایانمان هەیە، ڕێکخراوی تەندروستکارانمان هەیە، ڕێکخراوی یاساناسانمان هەیە. ئەمانە هەموو لە سنووری مەڵبەندەکەیە هەن. باش. مامۆستا ڕێباز، ینی وەک لە پێشەکەکە ئاماژەم پێکرد و خۆشت باست کرد، بێگومان کەرکووک جیاوازتر لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان، لە هەڵەبجە، لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، کە تەنها ینی ئەگەر کاشی بێ کەمتر غەیری کوردی تایە، غەیری ئاینی ئیسلامی تایە. ئێوە لێرە وەکو بڵێ عراقێکی بچوو کراوان لە شاری کەرکووک. لە نێوان ئەم ململانێ سیاسی، ململانێ مەزهەبیە، ململانێ نەتەوایەتیانەیە، چۆن توانیوتانە باڵانس ڕاگرن و کار و چالاکەکانی خۆتان لێرە وەکو نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی لێرە ئەنجام بن؟ دیارە ئێمە سوپاس بەخوای پەروەردگار و کۆمەڵی ئیسلامی کە پاشخان و باگراوندێکی ئیسلامیمان هەیە لە ناو ئەم پێکاتانەیە، بەوەی کە بە جۆرەی توانای خۆمان و زیاتریش توانیمانە ڕۆڵی خۆمان ببینین لە
پێکەوە بەستنی هەموو ئەم پێکاتانەیە و تەعاملکردن لەگەڵیانە و چۆنێتی لێک نزیک بوونەوەیان و چۆنێتی بەدەمەوچوونیان لە هەر کێشە و کارێکە ئەوەی کە پێویستی بە ئێمە بێ. ئێمە ئەحزابی ئەلمانی بەگشتی کە لە هەر سێ پێکاتەکەیە هەن زۆر کاریان لەسەرەوە کردووە کە بنەمای قەومیەت زندوو بکەنەوە پەرەی پێ بدەن بۆ لەبەری ئەوان لەسەر ئەم بنەمایە خەڵکی خۆیان زیادەکەن. بۆیە ئێستا ینی فرەجەمسەرە لە ناو شاری کەرکووکە ئێمە هەوڵمان داوە کە هەموو جارێش ینی دروشمی ئێمە ئەوە بووە کە تاکە بەرنامەیەک بتوانێت هەمومان کۆ بکاتەوە لە دەوری خۆی تەنها ئیسلامە کە جیاوازی لە نێوان پێکاتەکان و ڕەگەز و ئەوانەیان ناکەوە هەمووی بە یەک چاو سەیرەکە. بۆیە ئێمە توانیمانە لە مامەڵەکردنمان لەگەڵ ئەو وەزعەیە ینی دڵسۆزیێکی ڕاستەقینە و ئیسلامێک ئەوەی کە خۆی پەروەردگار لی داوا کردوین بۆ خەڵکی نیشان بدەین بەوەی کە ئەم ینی بەرکەوتانی کە ئێستا لە ناو شاری کەرکووکە هەیە ئەنجامەکەی ئەوەیە کە هەر حیزبەیەک یان هەر حیزبێکی ئەلمانی یان هەر پێکاتەیەک بەلای قەومیەتەکەیدا ڕایە کێشێ. بۆی وای لێ کردووە ئێستا لەسەر ئەو بنەمای عەرەب قاعیدەیەکیە کە ئەفەرموون كاذب كذاب قومي خير من صادق غيري. أفرمو عليه قاعدة قال يعني دروازني قومك يخوم للرازقوي قومي تربية باشتره بو يستلنا شاري كركوه وايلي هاتوا بحقات بۆیە یعنی ئیش و کاری ئێمە تۆزێ قورسە بۆ ڕاستکردنەوەی ئەو مەفاهیمانەی کە چەند ساڵە ئەمان ئیشی لەسەرەکەن. بەڵام سوپاس بۆخوا تا ڕادێکی باش توانیمانە ئەو فەهمە لە بیر و هزری خەڵکدا بسڕینەوە کە ئێمە پێویستمان بەوەیە کە لە ناو شاری کەرکووکە شتێک کۆمان بکاتەوە کە جیاوازی لە نێومانە نەهێنێ و دەخۆڵقێنێ. ئەوش تەنها و بەرنامەی ئیسلامەکە ئەتوانین هەمان لە دەوری کۆبینەوە. زۆر باشە. لەوانەیە کاری کۆمەڵی ئیسلامی یا کاری حیزبایەتی و سیاست لە دوای ئازادکردنی کەرکووک لە دەست ڕژێمی بەعس ئاسانتر بوو بێ لە ژێر دەسەڵاتی کوردیە. طبعا ئەوش لە ینی قەوسێکە لەوانەیە بۆ ئەوان ئاسانتر بوو بێ لەلایەنەکانی تر. بەڵام پرسیارەکەی من لەوەیە لە دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان و دوای 16 ئۆکتۆبەر کار و جموجوڵ و کاری سیاسی قورستر بووە یان هەروەک پێشتر و ئاسانەوە ئاسایی ئەتیادیە؟ وەڵا کاکدانە دیارە شاری کەرکووک بە زۆر مەرحەلەی ناخۆش و ناهەموارە تێپەڕیوە. ئەوە پێش 16 ئۆکتۆبەر ئەو ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوانی کە لە ناو شاری کەرکووکە ئەتەقیەوە کە خەڵکێکی زۆری ناو شاری کەرکووکی مستهدەف کرد بۆ مستهدەف و تیاچوون. پاشان هاتنی داعش و تەقینەوە و هەموو شەڕشەوانی کە هەمووی لە سنووری شاری کەرکووکا بوو. پاشان لە دوای ڕفراندۆمەکە 16 ئۆکتۆبەر هاو 16 ئۆکتۆبەریش بە هەمان شێوە کۆمەڵی خەڵکێکی زۆری ئاوارە و دەربەدەرکرد لەم شارە. پاش ئەو کە ئێستا ئەو قەڵدەی ئەمنی کە ئێستا هەیە زۆر جار مەنعەتی جوال و زۆر جار دانە سەرگەڕەچێکا بۆ پشکنین بە دوای چەکاو زۆر جارنەی وەزعێکی نامستەقڕی هەیە ناو شاری کەرکووک. پێشتر ڕەنگە ئەو هەر نامستەقڕوە بە تەکید، بەڵام من قەنەعەتم وایە ئێستا لە جاران خراپتر بوو. چونکە ئێستا ئەوەی کە ئێمە حسامان کردووە زیاد لە 14 دەستگای مخابەڕاتی لە ناو شاری کەرکووکە کار دەکەن. هی دووەڵی ئیقلیم و هی دەرەوە و هی خۆمان و هەموو حیزبانی کە هەن ئەمانە هەمووی کاریگەریان هەیە، ڕۆڵیان هەیە و هەموو ئەو دەستگای ئیعلامیانی کە ئێستا هەن کار لەسەر پەرتەوازەیی هاوڵاتیانی شاری کەرکووک ئەکەن بەوەی کە هەریەکە و بەلای خۆیان ڕایکێشێ. عادەتەن کە تەفرەقە و جیاجاش بووین ئێمە سوود و پێزمان بۆ خۆمان نامێنێ، ناتوانین یەک بگرین بە خەڵکی تر ئیسفادەی لێکا. بەڵام ئێمە لەم هەنگاوانەیە توانیمانەوەکو کۆمەڵی ئیسلامی هەموو ئەو دەستگایانی خۆمان کار لەسەر ئەوە بکەین کە لە خزمەتی ئەو خەڵکە و جەماوەری شاری کەرکووک بین، ئەوەی کە توانی بێتمان هەر لە کاری خێرخوازی و لە بەدەمەوەچوونی هاوڵاتیان و هەر لە کاری خول و سیمینار و کۆڕ و پەروەردەکردنی تاکی ئەو خەڵکەی کە هەن کارمان لەسەر ئەوە کردووە کە
کاری دەعوە و بانگەوازی ئێمە بە پشبەستن بە باگراوندە ئیسلامیەکەمان کارێکە کە هەموو پێکاتەکان لەخۆ ئەگرێ و توانای کۆکردنەوەی هەموو پێکاتەکانی هەیە و لەمەیە سوپاس بۆ خوا ئێمە بە حکمی ئەوەی کە لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدام دیارە هەردوو حزبی دەسەڵات لێرە باڵا دەست بوونە ئەو باڵا دەستیەش وایان لێ کردووە تەنانەت لە هەموو مەنسەبەکانی کە هەیە ئەوەی پشتی کورد بووە تەنانەت تا گەیشتۆتە مدیری مەدرسە و جێگرەکەشی لەناو خۆیانە بەشیان کردووە و بەشی هیچ کەسێکی تریان نەداوە. ئەی بۆ کە دێتە سەر بابەتی هەڵبژاردن و مەسائلی ناوچە جێناکەوکەکان و ئەمانە کۆبوونەوە گەرمە و ئەو لایەنانەی دەسەڵات کە ینی ئاماژەت پێکردن باز لەوەکەن خەتەریان لە بەردەم کورد هەیە لە ناوچە دابڕەنراوەکان و بە یەکلیز بین و برایەتی بکەین و ینی ئێوە قەت لە دانیشتنەکانتانە لە گفتوگۆکانتانە لە یەکتر بینێ لە سیاسیەکانتانە ئەم گلیانەتان پێ نەوتونەوە کاتێک کە پۆستەکانی ئیداری کەرکوو دابەژەکرا ڕەواتان نەئەبینی بەڕێوەبەری قوتابخانەیەک بوون بە لایەنەکانی خوارخۆتان و دەرەوەی خۆتان ئێستا بچی بۆ ئەم بابەتانە داوای هاوکاریمان لێکەن؟ بەڵێ جا ئێمە زۆر جار لە کۆبنەوەکانە کە لەگەڵانە دانشین زۆر جار کە مەسەلەن بڕیارێک دێ کە زەرەری کوردی تیابێ بە تایبەتی هەمومان کۆ ئەبینەوە ئێمە ئەم قسەیە زۆر جا پیان ئەڵێن بۆ ئێمە لە شایەکەیە گاوانەکەیمان نادەنێ بەڵام لە شینەکە یابێت شەپۆ شۆڕمان بەرکەوێ هەموو جارێمان پێوتون هەموو جاردان بە ڕاستەکەیانن ئەڵێن وڵای ڕاستەکەن ئێمە وامان کردووە لە ڕابردووە بەڕاستی شتێکی قێزەوینمان کردووە کە ئەمە نەمانتوانیوە تەنانەت متمانە لە ناو پێکاتەکانە دروستکەین لەبەری عادەتەن دەسەڵات کاک دانەجان ئەتوانێت زۆر شت بکە ئەتوانێت کە کاتێک کە بوویتە دەسەڵات ناکرێتەوە سەیری قەومەکەی سەیری پێکاتەکەی سەیری حیزبەکەی خۆت بکەی بە تەنیا پێویستە بە یەک چاوسەیری هەمووان بکەی ئێستا ئەوەی کە هەیە ئێمە بەڕاستی سیاسەتێکی ناشرینمان لەعنی وەکو دەسەڵاتی کوردی ئەڵێم لە کەرکووکا پێشکەش کردووە بۆیە ئێستا ئەوەی کە ئێستا لە مقابلەکەمان پێکاتەی عەرب کە دەسەڵاتدارە هەمان ڕەدولفعلی هەیە بە هەمان کاردانەوە لەگەڵ ئێمەیان مامەڵاکە بۆی ئێستا لەم کاتەیە کە ئێستا بڵێن پێکاتی عەربی باڵادەستە لە پارێزگار و لە زۆربەی پۆستانەیە دەبینین زۆر جار کورد پەراوێزەخرێ زۆر جار وەک تۆڵەیەک بەڵێ بە تاقید کاردانەوەیە چونکم ئێمە لەن ڕابردووان نەمانتوانی و متمانە لە پێکاتەکانە دروست بکەین ئەم شارە نەمانتوانێت خزمەتێک بکەین خزمەتەکە بە یەک چاو هەمووان بگرێتەوە تۆڵی ئێمە بەبەستی چێ ینی هەموو لایەنە کوردیەکانە یا یەکێتی و پارتی تهدیدی کە ئێمەڵێم وەکو پێکاتەی کوردی ئەنا لەم شارەیە دەسەڵات تەنها بەدەست پارتی و یەکێتیەوە بوو ئەو لایەنانەی تر هیچی دەسەڵاتیان نەبوو ناڵم وەکو مدیری مەدرسە و جێگرەکەی ئەگەر ئەم بەڕێوەبەرەکەی یەکێتی و بێت جێگرەکەی پارتی بووە ئەوانە هەموو یعنی لێ بۆ تۆ لێرە ئێمە تەنانەت وەکو کۆمەڵی ئیسلامی هیچ پۆستێکمان لەم شارەیان نییە و حیزبەکانی تریش بە هەمان شێوە و زۆر جاریش هەر حتا تانانەت دامەزراندنیشیان ئێمە لێرە تەمان شاری کەرکووک خاوەنی کۆمەڵی بیرە نەوتن کە بەشێکی دیاری ژێرخانی ئابووری عێراقی لێخۆ گرت و تەنانەت هەرێمی کوردستانیش ئەو کاتە کە هەر یەک لە کۆمپانیەکانی کار و کۆمپانیای قەیوانوانە کە لێرە ئیشیانە کرد تەنانەت یعنی تەعینبوونیش لەو کۆمپانیانە دەبوو حیزبی بووە لە کۆمپانیای کار دەبوو هەموو ئەندامەکانی کۆمپانیای کار پارتی بوون و لەمانتر دەبوو هەموو یەکێتی بووە کەواتە ینی لێرە من واتی ئەگەم لە کەرکووکە لە دوای ڕژێمی ڕوخانی ڕژێمی بەعەس یەکێتی و پارتی کە دەسەڵاتیان هەبوو لێرە کوردایەتیان نەکردووە خزمەتیان نەکردو تەنها حیزبایەتیان کردووە ململانەیەکی زۆر سەختی حیزبایەتیان کردووە کە وای لێ هاتبوو تەنانەت بۆ لە ناودانی یەکتری دەستی ئەمولالاش بگرن تەحالف لەگەڵ غەیری خۆشیانە بکەن بۆ لە ناودانی یەکتری بەداخەوە بۆی ئەڵێم زۆر جار ئەوەی کە یعنی ئەوەی کە بۆ خەڵکی تریان نەکرد بۆ کوردی خۆمانیان ناکرد لە شارەکەی بەڵام سەرەباز زۆر جار لێرە و لەوێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە سۆشیال میدیا ئەبینین ئەبیستین خەڵکی کەرکووک ئێستا ئەگەر نەڵین هەمووی بەشێکەوەی کە دەرەکەوێ زۆر جار کە ینی دیداری لەگەڵەکرێ مخابەلی لەگەڵەکرێ ڕای وەرەژیرێ زۆر جار ئەم وەزعی ئێستا کە عەرەب کە حشتی شعبی تایە باڵا دەستە لا کەرکووکە زۆر جار ئەگەر بەراوردی بکەن بە دەسەڵاتی یەکێتی و پارتی لە ماوەی ڕابردووە پێش ڕیفراندۆم ینی زۆر جار لەوانێ بڵم ئاوەتە خوازن ئەڵێن ئێستا باشترە وەک لەو کاتە هەر بە فعلی بۆ خەڵک بۆ هاوڵاتی بۆ ژیان بۆ گوزەران بۆ خزمەت گوزاری
باسی ئەحزاب ناکەم بۆ کاری سیاسی نا باسی خەڵکەکەم بەعام ئێستا باشترە بۆ خەڵک لە کەرکووک بۆ هەموو پێگاتەکان بە کوردیشەوە یا سەردەمی یەکێتی و پارتی خۆی پرسیارەکە دووشێشت لە خۆ ئەگرێ بۆ نمونە هەندێک کێشە هەن لە ناو شاری کەرکووکە هەر حزبێک باڵا دەست بوو بێر پێکاتێک باڵا دەست بێ بۆ خۆی قۆستێتەوە سە بۆ نمونە کێشەی ئەو زەویانەی کە لە وەختی ڕژێم ئەمە هی کورد بووە دوایی بە عەقد دراوەتە جوتیارە عەرەبەکان کە کاتێ کورد تەرحیل کراوە هەتا کورد دەسەڵاتدار بووە بەدەست کوردەوە بوو کێشەی نەبوو ئێستا کە عەرەب هاتۆتەوە بۆتە باڵا دەست هەموو کوردەکانیان دەرکردویان نایە لەنە عەرزویان خەڵکی لەسەر ئەکوژرێیان دەغڵ ئەسووتێنرێ ئەم کێشانە بەردەوام هەن بۆیە ئەم کێشانە هەتا ئێستا چارەسەریان بۆ نەزراوە حەسمیش نەکراوە لە هەردوو سەردەمەکەشە هەروە بووە بەڵام پێشتر بۆ نمونە دوو ئاسایشی لێ بووە هەر وەکو کورد دوو ئاسایشێکی پارتی و ئاسایشێکی سنووری جوگرافی کارشیان جیا کردبووە یعنی ئەگەر لە سنووری لە گەڕەکێکە کەسێک بگیرایە کەسێک بکرایە مەسەن ئەچی بۆ ئاسایش کاکە وەڵاوە عاید ئاسایشی ئێمە نییە ئاسایشی سنوورەکەی ترە بۆیە هەندێک کێشە هەن تا ئێستا بەردەوام تیایە هەندێک کێشە هەن تازە زندوو ئەبێتەوە لەبەرەی ئەم دەسەڵاتێک کە هەیە بەحەقەت نادادپەروەرێکی زۆر ئەکا يعني ئەوە نەبێ ئەمیش لە مقابل ئەوەی دەسەڵاتە عەرەبی ئێستا هەیە بەڵێ دادپەروەرێکی زۆر ئەکا زۆر جار لە هەندێک شوێن هەندێک گەڕک پەراوێز ئەخرێ هەندێک تەعینات ئەکرێ کە ئێستا پێشتر کورد ئەیکرد بۆ خۆی ئێستا عەرەب ئەیکا بۆ خۆی زۆربەی ئەو پۆستانەی کە بەدەستی کورد بوونە هەندێکی هەر لێیان وەرگیراوەتەوە خەڵکی تر خۆیانە خەنە جگاکەی ئەو تەعین بوونانەی کە دێن لە بەغاوە دیارە زۆر جار لەسەر ئەساسی ڕێککەوتن ئێمە زۆر جاوتومانە بە لەسەر ئەساسی کەفاءەت و لێهاتووی خەڵکی ئێمە تەعین بێ با فۆرمێک بێ پڕی کاتەوە هەر کەس ئازادە هەر کەس با حزبی نەبێ با باگراوندی حزبی نەبێ هەر کەس ئازادە بۆ خۆی لێهاتووە و توانای هەیە با فۆرمەکە پڕکاتەوە بە جۆرەی خاڵبەندی و شیاوی ئەم کەسە تەعین بێ بەڵام بەداخەوە زۆر جار لەناو خۆیانە کورد دەڵێ دێزە بە دەرخۆنەی ئەکەن و تەوزیعی ئەکەن و هەرێکە بۆ خۆی حسەی خۆیە بە بۆیە ئەم دەسەڵاتە بە بەراورد بەوەی تر ئەگەر بە من بڵێ من ڕەنگە بڵێم خراپ و خراپتر یان ئومێدێکی ئەو ئومێدە نییە کە خەڵک بۆی ئەگەر لە چەند بابەتێکی بچوو کە ئێستا گۆڕانکاریەک بەرەو باش چوو بێت لە دەیان بابەتی ترا بەرەو خراپ چووە بەڵێ بۆ منە هەندی حاڵەتی تیا بۆن منە ئێستا لە سەردەمی دەسەڵاتی کوردیە ساری جام تاریک و خەڵک ڕفان و تەقەکردن و ئەمانە زۆر بوو بەڵام ئێستا و دیاردەیە نەماوە ئێستا ئەو دیاردەیە نەماوە لە هەندی حاڵەت هەبوو بۆ نمونە یعنی بەڕاستی ئیش بە بەرتیل و بە واسیتەوە بە شتانە ئەکرا ئەم حاڵەتانە هەر هەن لە دەسەڵاتە بەڵام ڕەنگە بڵێم بۆ خەڵکەکەی لە هەردوو ڕووەکەوە خەڵکی ئێمە هەر لێ قەوما بووە هەر تەوساوە بووە هەر داما بووە لەبەرەوەی نەیتوانیوە ئەرک و مافی خۆی پێبسپێرێکە پیادەی بکە زۆر باشە ماڵ ساڕێبازانی کەواتە کورد بەرەو کوێ ینی لە سایی ئەو حکومی پارتی و یەکێتی کردی لە ڕابردوو لە سای ئەم حکومەی ئێستا عەرەب بوو حەشتی شەعبی جا بە شۆڤێنیانە بێ یان بەتۆڵەکردنەوە بێ لە پێگاتەی کورد وەلانێ بەر تورکمانیشی بەرکەوێ ینی داهاتووی کورد پێگەی کورد لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی بەرەو کوێ وڵا کاکدانێمە کاتێ لە کۆبنەوەکانمان لەگەڵانەدان شینەڵین ئەگەر بەم مەرحەلەیە بەردەوام بێ بەڕاستی ناگەینە هیچ بەڕاستی ئەوشی کە هەمانە چۆن ئەو سوڵتە و دەسەڵاتی کە هەمان بوو لە کورکا لە دەستماندا هەر بە یەکجاری کەرکووک لە دەسەدەین لەبەرەوەی ئەوەندەی کە بەرژەوەندی حیزبی تیا ڕەچاوەکرێ و نە بەرژەوەندی خەڵک و جەماوەری تیا ڕەچاو ناکرێ جاوان هەموو جارێ هەر ئەمە دان بە هەڵی خۆیان ئەنەن ئەڵێن وەڵا وایە و ڕاستەکەی پێویستە بە هەمان شێوە هەمووان ئەم جارە یەک ڕیز بین بۆ لەبەرەوەی هەڵبژاردنەکان دێتە ئاراوە ئێمەش هەموو جارە وتومانە کوردواتەنی ئەڵێ ئەگەر جارێ هەڵت خەڵەتاندم خوا بتگرێ ئەگەر جاری تر هەڵت خەڵدام خوا خۆم بگرێ بۆیە ناکرێ ئێمە بە هەمان ڕیتم و بە هەمان هەڵەی پێشوو بچینە پێشەوە ئێمە ئێستا حالیان لە کۆمەڵە کۆبوونەوەیەکاین بۆ یەکلیستی بۆ شاری کەرکووک ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی تەمەنا ئەکەین و ئێستاش دەخوازین کە ئەو لیستە هەمومان یەک بگرین یەک لیست بین بۆ لانیکەم ئەتوانین ئەگەر مامەڵێکی تەندروست بکەین ئێمە لە حکومێکی ڕەشید بکەین دەتوانین متمانەی پێکاتێ عەرەب و تورکمان بەلای خۆمانە ڕاکێشن یەک پرسیار بەڕاشکاوی تۆ کەسی یەکەمی کۆمەڵ لێرە
هەر بەسەراحەت ئەم متمانەی و بە بەرپرسانیەکێتی و پارتی هەیە دووبارە دەسەڵات بگرنەوە دووبارە هەڵبژارنەکانە زۆرینە بێنن جارێکی تر دەسەڵات جارێکی تر جانازەم لە کاوانەیەکە ئەبێشتی وایان نا دەسەڵاتی ئەم شارە بچێتەوە لای کورد ینی ئەوەی کە لە ڕابردوو هەڵەکان کردوانە نەیکەنەوەی تر لە مۆلا شامی شەریف بێ و متمانم بۆ دەسەڵاتی ئێستش نییە کە ئەو دادپەروەریە بکەن خەڵک لە سایە بحەسێتەوە زۆر باش من دێمە لای بەڕێزت بۆ هەندێک بابەتی تر بابچمە لای خوشک و برایان بەڕێز مامۆستا سەید کەمال کارگێڕی پەیوەندیەکانی مەڵبەند سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت لەم بەرنامەیە حەزەکەم لەگەڵ جەناب لەسەر دوو تەوەر قسە بکەین هەم پەیوەندیە سیاسیەکان مەڵبەندی کۆمەڵ لە کەرکووک لە ڕووی پەیوەندی سیاسیەکانتان لەگەڵ لایەنەکانە لەگەڵ فەرمانگە حکومیەکانە لە ئێستاە چۆنە هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان بێگومان شاری کەرکووک کۆمەڵێک پێکهاتی جیاواز کۆمەڵە ئاینی جیاواز کۆمەڵێک عەشیرەت و بنەماڵی جیاوازیتیایە ئێوە چۆن توانیوتانە لەمانەیە ینی خۆتان بگوژن حەزەکەم لەسەر ڕۆخسەکەین بەڵام سەرەتا با لە پەیوەندی سیاسیەکانەوە دەست بکەین مامۆستا سەید کەمال پەیوەندیەکانتان لەگەڵ لایەنە سیاسیەکان لێرە چ کورد چ غەیری کورد و لەگەڵ دام و دەستگا حکومیەکان بەگشتی چۆنە بەڵێ بەناوی خوای گەورە منیش پێشەکەی بەخێراتنی جەناب و ستافەکە دەکەم بەخێربن بۆ شاری کەرکووک دیارە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ کۆی حیزبەکانی کە لە شاری کەرکووکن دوو بەشن بەشێکیان پێکهاتەی عەرەب و تورکمان و زایدەن ئەوکان کەمەنەتەوەکانی ترین کە لێرە ئەوانیش هەندێکیان بارەگانێ هەندێکشان بارەگانێ بەڵام لەناو پرۆسە سیاسیەکەیە هەن ئەوانەی کە بەدەر لە کوردن وەکو عەرەب و تورکمان ئێمە مەگەر لە کۆبنەوەی حیزبە کوردستانەکانە بڕیارماندا بێت سەردانیان بکەین و وەکو حیزبە کوردستانەکان بڵین تۆزێک ئەوەمان لەگەڵانە کردی بێ بەڵام وەکو خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی پەیوەندیکی وامان لەگەڵانە نییە تو هەر لە سەرەتا وەڵی ئیتر ئێمە زیاتر باگراوەدەی کوردیمانێ خۆشمان ئەوە ینی زیاتر بڵین ئەو وای لێمان کردووە کە لەگەڵ کووردا لەم شارە زیاتر پەیوەندی دروستکەین نەک لەگەڵ حیزبەکانی ترەوە هەوڵشمان داوە لەگەڵانە بەڵام ئەوانیش بۆ خۆیان زیاتر نەتەوایەتی وایان لێ کردووە کەمتر دێنە پێشەوە بۆ حیزبە کوردستانەکان زیاتر لەگەڵ خۆیانە ئینیان هەیە وەکو پەیوەندیەکان بەڵام لەناو حیزبە کوردستانەکانە لەناو حیزبە کوردستانەکان ئێمە لەگەڵ کۆی حیزبە کوردستانەکانە پەیوەندیمان باشە تا ئەم دەقەیە و مانگانە کۆبنەوەی دەوریمان هەیە و هەر پێشهات و ڕووداوێک کە پێویستکە بۆ شاری کەرکووک کۆبنەوەی لەسەر بکەین یەک ئاگدارەکەینەوە لە بارەگای لایەنێکمان کۆبنەوە ئەەکەین و هەڵسەنگاندن بەو پێشهات و ڕووداوە ئەەکەین و قسەی لەسەرەکەین و دوایش ئەکرێتە بڕیار و کەناڵەکانیش بڵاوێکەنەوە و بە بڕیارێک لەو کۆبنەوەی دەرئەچین بەڵام وەکو خۆمان تا ئێستا لەگەڵ هیچ حیزبێکی سیاسیە جۆرێک بڵین لە ساردی ئەوە لە پەیوەندیمانان نییە تا ئێستا ئەم دەقەیە پەیوەندیمان زۆر باشە لەگەڵ کۆی حیزبە کوردستانەکانە لە شاری کەرکووکە باش مامۆستا سەید کەمال ئەی لەگەڵ دام و دەستگا حکومیەکان چ لە سەردەمی پێش ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر کە یەکێتی و پارتی لەرە دەسەڵاتیان هەبوو چ ئێستا لەگەڵ پارێزگار قایمقامێت پۆلیس ئاسایش چوزانم بەڕێوەبەرایەتی خزمەت گوزاریەکان بۆ گەیاندنی کێشە و گرفتەکانی خەڵک بێ هاوڵاتی بێ بە شێوازێکی گشتی لەگەڵ ئەوان پەیوەندیتان چۆنە بەڵێ پێش 16 ئۆکتۆبەر ئێمە لەگەڵ دام و دەستگا حکومیەکان پەیوەندیمان باش بوو چەندها جار سەردانی دکتۆر نەجمەدینمانە کە ئەو کاتە پارێزگاری کەرکووک و کێشە و معانەتەکانی خەڵکمان ئەگەیانە کۆبنەوەی حیزبە کوردستانەکان لەوێشەوە بە بڕیارێک چوومان لای دکتۆر نەجمەدین لەگەڵا دانیشتین و ئەو خەم و خەفەت و کێشە و مشکیلەی کە لەناو کۆمەڵگای کەرکووکە هەبوو بە بەڕێزیانمانەگەیان و ئەوش خۆشبەختانە ئاهات بەدەممانەوە و زۆر جاری لەسەر پێشنیاری ئێمە گرفتووی هاوڵاتیانی چارەسەر کردووە و مشکلەکانیانی حەل کردووە بەڵام ئێمە لەگەڵ سەردەمی ئێستایە کە بڵین دوای 16 ئۆکتۆبەر ئێمە تاوەکو ئێستا هیچ پەیوەندیەکی وامان نییە لەگەڵ دام و دەستگاکانە مەگەر وەکو عیلاقاتی شەخسی ئەگیناوەکو ڕەسمی تا ئێستا ئێمە لەگەڵ پارێزگاری ئێستای بە وەکالەتی کەرکووکە هیچ پەیوەندیەکمان نییە و سەردانمان نەکردو ئەویش تا ئێستا کۆبنەوەی وەکو هەڵوێستێکە لەبەرەوەی کە بۆ نمونە بەرامبەر پێگاتەیەکی گرنگی وەکو کورد بڕیاری نادەستوری و نایاسایی و شۆڤێنیانە ئەدات ینی وەکو هەڵوێستێک پەیوەندیتان لەگەڵیان نیە یان هەر ئۆتۆماتیکی پەیوەندیەکە دروست نەبووە لەگەڵی بەڵێ وڵا کاکدانە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پەیوەندیمان لەگەڵیانان نییە هەر لەو جانبەشەوە سەرچاوی گرتووە بەڵام ڕەنگە حیزبی تر هەبێت کە پێشتر باڵەدەست بوێ لەم شارەیە
ئێستا پەیوەندی هەیە لەگەڵ ڕاکانجمهوری و سەردانیشی ئەکا و دانیشتنشی لەگەڵ ئاکا و ڕەنگە جۆرێک تەنسیق و هاوکاریش هەبێ لە بینیانە بۆ ئیشانەی کە خۆیان مەسەڵەن ڕۆژانە ئەنجامی ئەدەن لەو گەندەڵی و لەو ئینانەی کە ڕۆژانە ئەزانین لە نەوتە و لە غازە و لە شتی ترەکە ڕۆژانە ئەنجامی ئەدەن و پێکەوە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هیچ پەیوەندیەکمان نە لەگەڵ دەستگای ئەمنیەکان هەیە لەم شارەیە کە ئێستا دەستگای باڵای ئەمنی لەم شارەیە کە سعد حربیە نە لەگەڵ محافظ و نە لەگەڵ هیچ هینێکی ترا بەڵام لەگەڵ دائیرەکانە ئەو عیلاقەیەمان هەرماوە پەیوەندیمان هەرماوە لەگەڵانە ئیشێکمان هەبێت مەسەلەن کارێکمان هەبێت یا برایەکمان بوون من لە جەوازات کێشەیەکی هەبیان لە فەرمانگای گیدری کێشەیەکی هەبێت گرفتی گەڕەکێک هاوڵاتیەک بتانێ بگەین بەڵێ یان لە مرکزێکە برایەکمان کێشەیەکی بێ گیرا بێ سیارێک بەو شێوانە پەیوەندیان لەگەڵ ئاکەین و ئەتوانی هاوکاری و برایەمەکەین و لەو کێشەیە ڕزگاری مامۆستا سید کەمال لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە یعنی وەک باسم کرد لەگەڵ پێگاتە جیاوازەکان لەگەڵ عشیرەتەکان لەگەڵ بنەماڵەکان سەردانتان علاقەتان لە کێشە کۆمەڵایەتیەکانیانە لە ئاشتەواییەکانیانە لە خۆشیەکانیانە بۆ ڕۆژنەکە لە ناخۆشیەکانیانە لەگەڵ ئەندامانی خۆمان لەگەڵ ئەندامانی غەیری خۆمان لەناو ئەنجومەن و بارەگاکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە چه ئاستێکایە بەڵام وەڵامەکەیم پاش ئەم پشووە بەرەوە پشوێکی کورد وەرگرن وەگەڕێم وڵاتان بینەرانی بەڕێز و خۆشەویست پشوێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە. دوبارە سڵاوی خواتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست لە بەرنامەی لە نزیکەوە لە خزمەت بەرپرس و خوشک و برایانی مەڵبەندی کەرکووک لە شاری کەرکووکەوە لەگەڵتانین. مامۆستا سید کەمال پێش پشوەکە لێم پرسید پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان لە چه ئاستێکدایە فەرموو. بەڵێ دیارە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لێرە لە شاری کەرکووک بنەماڵەوە عەشرەتی زۆری لێ و عەشرەتەکانیش دابەش بوونە بەسەر هەموو منتیقەی جوگرافیای کەرکووکە. ئەو عەشرەتانی کە زیاتر پەیوەندیمان لەگەڵان هەیە کوردەکانن. ئێمە کەمتر لەگەڵ برایانی عەرەب و تورکمان پەیوەندی کۆمەڵایەتیمان هەیە. ڕاستە لە مێژەوە کورد لەم شارە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژن و ژنخوازی لەگەڵ برانی تورکمان و عەرەبە هەبووە بەڵام وەکو کۆمەڵی ئیسلامی کەمتر پەیوەندیمان لەگەڵانە هەبووە مەسەڵەن لە موناسەبەتەکانە بەشدار بووینە چی موناسەبەی خۆشی بێت چی ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد موناسەبەی ناخۆش و ئانە بێت بەڵام ئەوان لە هەندێک حاڵەتە هاوکاری و دەستباری ئێمە بوونە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر لە ڕووداوێکی هاتوچۆیە برایەکمان لە کەسێکی ئەوانی دابێ بە حەقەت زۆر بە مەردانە و بە جوانی هاتوونتە پێشەوە و لەگەڵ ئامی کوردی ئەم شارێ ئەوان بەو شێوەیان بوونە پێشتر. دیارە مەبەستم کەسایەتی عەرەبەکانە کە عەرەبی ڕەسەنی ئەم شارە و دەوروبەرین و تورکمانەکانیش بە هەمان شێوە. من هەر قسەیەک شەیە حەزەکەم بیڵێم ئەگەر حیزبە سیاسیەکان بیڵن کورد و عەرەب و تورکمان لەم شارە پێکەوە ژیانی لە ئاستێکی زۆر باشدایە. ئەگەر سیاست و حیزبە سیاسیەکان بیڵێ ئەوە هەموو خەڵکی کەرکووک شایدی ئەم قسەی من چکە زۆر جار لە ناو بازاڕە مقابلە لەگەڵ خەڵکا کراوە خەڵک ئەم قسەی وتووە کە ئەگەر حیزبە سیاسیەکان بیڵن خەڵکی کەرکووک دانیشتووی ڕەسەنی کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە بەڕاستی لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەبای و برایەتێکی زۆر باش لە نێوانیان لەناو خۆمانە لەناو ئەندامان و گەڕەکە کوردیەکان و سەردانە کۆمەڵایەتیەکان و من لە مەڵبەندێک بووم برایە گوتی ئێمە لە لایەک بوونەوە تا مردن لەگەڵەوە خەڵکیان لە دایک بوون کە لە دایکە بێت لە عەقیقە و لە مەراسیمی ناونانەکەی و لەگەڵ یاین تا گەورە ئەبێ و تا ژنە هێنێ و تا وەفاتەکە لەسەر قەبرانیش قەبرەکەی و گواستنەوەی تەرمەکەی بە ئێمە ئەمبۆڵانسمان دیاری کردو و ئێمە حەفارەمان دیاری کردو بڵێن قەبرەکەیاڵەکەن ئێوە چۆنن لە ینی لە پەیوەندیەکانتانە. بەڵێ وەڵا ئێمە لەگەڵ کۆی خەڵکی کەرکووکە بەتایبەتی کوردەکان ئێمە ئەلحەمدولیا لە ڕووی کۆمەڵایەتیەوە دۆستایەتیەک و برایەتیەک و هاوکاری و دەستبارێکی زۆر باشمان هەیە لەگەڵ کۆی عەشرەتەکانە و من خۆشم کە کەسێکیم لە عەشرەتی جەباری بەحەقەت زۆربەی ئەم خەڵکەی لە عەشرەتەکانی تر ئەمان ناسن و سەردانمانەیە تێکڵاویمانەیە لە موناسەبەتەکان لە ئاشتەوایەکان یان بانگێشتمان بکەن یان ئەوە تایکە بەس ئاگدار کرابێتنەوە ئێمە لەگەڵانە بووینە بەتایبەتی لە پرسا لەسەر قەبران لە کێشە کۆمەڵایەتیەکانە کەسێکی نامۆنین لە ناو کۆمەڵگە زۆر باش و خەڵکی خۆشمان و خەڵکی خۆشمان ینی ئەندامانی خۆمان بەسەرکردنەوەیان بنەماڵی شەهیدان پێشمەرگە دێرینەکانمان لەم شارەیان ئەوە بەردەوام ئەلحەمدوللا دەستان خۆش بێ. چینە لای بەڕێزێکی تر مامۆستا ئاراز جەبار ئەندامی مەڵبەند هەروەها بەرپرسی کاروبارە خێرخوازیەکانی سنووری مەڵبەندی کەرکووک. مامۆستا سڵاوی خوات لەبێ و سوپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. ئەگەر لەسەر کورتەیەک لەسەر کۆی
کارە خێرخوازیەکانتان کارە خێرخوازەکانی ئەوە لە چیەوە سەرچاوی گرتو لە کاتێکا کۆمەڵ نە لە کەرکووک و نە لە هەرێمی کوردستان و لە هیچ شوێنێک بیرەنەوتی نییە و پارەیەکی ئەوتوی لە بەردەستانیە ئێوە چۆن کاری خێرخوازی ئەنجامەدەن چێن ئەوانەی لای ئێوە بەهرەمەند دەبن لە کارە خێرخوازیەکانتان بنەما و پێوەرتان چییە ئەندامانی خۆمانن خەڵکی دەرەوەی خۆمان حەزەکەم لەسەر کارە خێرخوازیەکە قسەم بۆ بکەی بسم الله پێشەکی بە خێراتنتان ئەەکەم بە خێراتنی خۆ ستافەکە دەکەم بۆ هاتنتان بۆ شاری کەرکووک بە خێرمە سەر چاوان دیارە ئێمە دەستگا خێرخوازیەکان چەند دەستگایەکمانەیە لەسەری هەمویان دیارە دەستگای خێرخوازی بەخشینەوە و ئیبن سڵاحی شارۆزی و لەگەڵ سۆمای چاوانەکە ئەم سێ ڕێکخراوە کاری خێرخوازیەکەین لەم شارە جا من دیارە زۆر بە گوشتاوی کار و چالاکی دەستگای خێرخوازی بەخشین کە لە 2009 دەست بەکار بووینە لەم شارە و لەگەڵ شاری کەرکووک و بڵین بە دەوروبەری تاوەکو مەنتیقەی دووزیش پێوەی دیارە ئەم چالاکیانەمان کردووە الحەمدوللا دیارە بە هاوکاری خێرخوازان وەکو جەناب ئیشارەتت پێکرد ئێمە نە بیانەوتمانەیە و نە هیچ کۆمپانیایەکمانەیە کە داهاتمان بۆ دابینکە بەڵام سوپاس بۆ خوابووینەتە جێی متمانەی خەڵکی ئێمە وەکو ئەڵقەی وەسڵ لە بین خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی خێرخوازەکە الحەمدوللا توانیمانە ئەرکانی خۆمان جێبەجێ بکەین ئەوە گرنگە یعنی مامۆستا ئاراس تا چەند خەڵکی سەرمایەدار خەڵکێک کە پارەیەکیە جا کەم بێ یا زۆر بێ متمانەی بە ئێوە هەیە ئەو پارە و سەدەقە و بەخشینی کە خۆی هەیەی ئەیاتە دەست ئێوە بیگەن بە خەڵکێکی مستحق مامۆستاجان دیارە ئێمە وەکو دەستگای بەخشین کاتێک کە هاوکاری هەندێک کەس و کاتێک کە نەخۆشەکان یان فەقیرەکان لە بەرنامەوە دەرەچن تاعین نەکرێ کە تاعین کرا ئێمە پارە بە وەسڵ وەرەگرین دوایش لە پێشاو لە تەلەڤیزیۆن ئێمە هاوکاری خەڵکەکەین جەنابتان ئاگادار لە نزیکەوە بەڵام خەڵکانێکەیە الحەمدوللا ئەوە سقەیانێڵێ کاکە ئەوە من ئەو ئەرکە قیامەتیان قسمە سەر شانی تۆ خۆت چۆن ئەو ئیشە بەڕێوابەی بەڕێوە بێت دیارە ئێمە ئەو هاوکاریانەی کە کراون لە سنووری ئەمە لە ساڵی 2009 تا ئێساکە 585 کەس دیارە ئێمە چەند شێوازێکمانێ بۆ هاوکاریکردن راپۆرتمانەیە بەرنامەمانەیە بەشی بێ باوکانمانەیە لە راپۆرتەکان 585 کەس سودمەند بوونە بە بڕی 600 ملیۆن و 696 ملیۆن و 515 هزار ئەمە لە راپۆرت کراوە و دە بەرنامەمان بۆ کراوە لە کەرکووک دوو بەرنامەمان بۆ کراوە لە دووز لە کۆی ئەم 12 بەرنامە ئێمە 6 خانومان بۆ کراوە چەند ئەوانی لی سوودمەند بوون وڵی ئەوانن زیاتر کەسێک کۆمەڵن نەخێر کەسێکن مەسەلەن کابرا پەککەوتەیە تووشی نەخۆشیەک بووە خۆی لە کرێچیە ناتوانێت ماڵ منداڵەکەی سوکنێکیان بۆ دابین بکە یاخود ئافرەتێکی بێ پیاوە کە چەند منداڵێکی هەتیوی هەیە ئەو خانوانە کە پرۆژەی خانوو زیاتر ئەو جۆرە کەسانە سەبارەت بە مناڵی بێباو یعنی ئەو مناڵی بێباوکیش لە خۆ گرن لە هەموو پرۆژەکانتان بەڵێ بێگومان ئێمە مناڵی بێباوکشی لە خۆمانەگرین بە بەخشین و ئیبن سەلاح و سۆمای چاوان مانگانە زیاتر لە چل منداڵ موچەی مانگانەیانێ هەموو ماژێک بەبێ دواکەوتن ئەگاتە دەستیان چی کە زۆر ینی بەرچاو بێ وەڵی مامۆستا دیارە ئێمە هەر لە پرۆژەکانمانە دیارە سیارەمان دابین کردووە بۆ خەڵکانێک مەسەرن توانێت کەسابەتکردینە بۆ کڕینی تەکسیەک بە بڕی دەفتەرێک و 34 وەرەقە کڕینی 5 ماتۆر بۆ سەوەکو سەرچاوی ژیان بۆ چەند ئایلەیەشی نەدار و دەستکورد دابینکردنی دە کورسی شەحن بۆ خەڵکی کەم ئەندام ئەمانەمان هەبووە و زائی دەرماوە ساجگە لەوەی کە ئێمە بێ باوکان و ئەمیشانشمانە بووە هەندێک جار ئەو شوێنانی کەوا شوێنی گشتیان وەکو قوتابخانە وەکو باخچەی ساوایان ئێمە دەستی هاوکاریمان بۆیان درێژ کردو و نوێژنمان کردوێتەوە وەکو نوێژنکردنەوەی باخچەی ساوان لە گەڕەکی ڕاپەڕین باخچەی ساوانی بەهەشت دیارەوەکو دەستگای خێرخوازی بەخشین هەڵسان بە نوێژنکردنەوەی و قوتابخانەی عەلی مەردان لە گەڕەکی پەنجعەلی بە هەمان شێوە نوێژنمان کردوێتەوە لەگەڵ ئەوەش ئێمە هەندێک دەستگای حکومی هەیە لێرە وەکو بڵێ خانەی بێباوکان هەیە لێرە و خانەی بە ساڵاتوانێ ئەلحەمدوللا توانیمانە دەستی هاوکاریش درێژ بکەین بۆ ئەم دوو جێگەیەش سپاس تا چەند خەڵکی شاری کەرکووک بەتایبەت پێگاتەی کوردی خۆتەزانی پێگاتێکی فەقیرن هەیە لە خانووی تەجاوزایە هەیە
کار و کەسابەتی بۆشە تا چەند ئێوە فشارتان لەسرە خەڵکێکی زۆر ئێوە هاوکاریکەن و بەڵام ینی دەستی ئێوە هەر ئەوەندەیە کە سنوورێکی دیاریکرا و ژمارەیەکی دیاریکراوە ینی هاوکاریان بکەن والله مامۆستا دیارە فەقیرەکان گەلێ زۆر ینی لە توانای بەخشین بە دەرە بەڕاستی ینی حقیقەتێک ئەم ئیشی کە دەستگای خێرخوازی بەخشینێکە ئیشی حکوومەتە بەڵام کەنایکە ئەوە ناچارین ئێمە پێڵسەمی بەڵام هەندێک جار خەڵکانە گلەیمان لێکان کاکە ئێوە بۆ خەڵک دێنە بەردەم کامیرە ئێمە زۆر جارڵی کاکە ئێمە لەبەرەوەی ئیشەکەمان کارەکەمان کارێکی دەسە جەمعیە وەکو تاکە کەسی نییە وەکو تا کەس بڵین ئینسانەگەر خێرێک بک بڵێ کاکە من دەستی ڕاست بکە دەستی چەپ ئاگای لێنە بەڵام لەبەرەوەی ئەم کارێکی خێرخوازیە و دەستە جەمعیە ناچارین پیشان خەڵکی بدەین بۆ ئەوەی کارەکەمان بەردەوامێتی خۆش بۆ مایکە بە کاگەحمەد خۆش بێ دووبارە بەخێران زۆر سپاس دەکەم مامۆستا ئەحمەد سڵای خوارد لەبێ سپاس بۆ ئامادەبوونت لە دووز و کفری و ئازام تەشریفت دێناوە بۆ ئێرە ماندوومان کردی سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەیە جەنابەت وەکو کارگێڕی ئەنجومەنی دووس کۆمەڵی ئیسلامی لە دووس خۆمان نەزانین لە ماوەی ڕابردوودا دووس معاناتێکی زۆری بەسەرا هات ئێوە ڕۆڵتان چێ لەوێ کار و چالاکەکانی ئێوە لە چیا خۆی ئەبینێتەوە کۆمەڵی ئیسلامی لەوێ توانیوێتی چی بکە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی پەروەردە و بانگەواز و فێرکردن توانیوێتی چی بکە بەناوی خی گەورە خی گەور پاداشتان باتەوە بۆ ئامادەبوونتان ئێمە لە ناوچەی دووز لە دوای 2023ەوە بارگامان داناوە یەکێ لەو حزبانین کە لە دووس خورمات و کار و چالاکیمان بووە هەر لە دوای 2023ەوە لە ڕووی سیاسیەوە ئەتوانین بێژین لە دوای 2023ەوە ئێمە لە گشت پرۆسەی سیاسی کە لە عێراقا هەڵبژاردنەکان بووە و ئەوە بۆ ئێمە لە دووزا بەشداریمان کردە لە گشت هەڵبژاردنەکانە لە چەند هەڵبژاردنێکیشا کاندیدمان بووە خۆمان کاندیدمان بووە و دەنگی بەرچاومان هاوردووە لە دووزە تەمان لەگەڵ حیزبە کوردستانیەکانە پەیوەندی علاقەمان چاک بووە هەتاکو ئێستاش و لەگەڵ ئیدارەیە لە ئیدارەی شەهر ئاوها لە پێش 16 ئۆکتۆبر ئێمە پەیوەندیمان لەگەڵ گشت دایرەکانە هەر بووە عێلاقە و خاستن قایمقامی شارەوە وەکو کاروباری کۆمەڵ ڕێخستن داوە بانگەواز لەو ڕۆ چیتان کردووە ئێمە لە ئەنجومەنی دووز لە ڕووی پەروەردەییوە الحەمدولیلا ئەوەی پێمان کراوە لە خول لە دەرزی پەروەردەیی لە مزگەوتەکانە لە ئەنجومەنە هەتا ئێستاش الحەمدولیلا بەردەوامین ئەمە بۆ چێ بووە بۆ کادر و ئەندامی کۆمەڵ بۆ یا دەرگا کراوە بۆ هەموو خەڵک بووە هەڵبەتە ئێمە شاری دووز من لە قسەی ئەو بەڕێزانە شتێکم بۆ هات ینی شاری دووز پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەقووەتە یعنی توانین بێژین زۆر جیاوازە لە زۆر شاری تر ئەو پەیوەندیە و خەڵکیش خەڵکێکی ئەتوانین بێژین زۆربەی خەڵکی ڕەسەنی ئەو منطقەیە لە کۆنەوە لە شارن ئەو وای کردە عێلاقە و پەیوەندیمان ئێمە لەگەڵ ینی ئەو خەڵکەیە زۆر نزیکین ینی کۆمەڵێکی یان حزبێکی غەریب نەبووین لە شارەکەیە هەر بۆیە ئێمە ئەو زۆربەی ئەگەر خولمان کردێتەوە لە ئەنجومەن یان لە دەرەوەی ئەنجومەن خەڵکی ئامی مسلمانان الحەمدولیلا بەشدار بوونە تایە و ئێمە وەکو بێزگەلەوەی ئەوەی کە لە ئەنجومەنە بابێژن ئەو کارێرمانە کردەوە لە دەرەوەی ئەنجومەنیش ینی مزگەوتەکان و ماڵەکانیشتان بەکار هێناوە بۆ دەرسی ئێمە یەک مامۆسادانە یەک خاڵێکە الحەمدولیلا یەکەم ئیسلام فێرمانی کردە ئەمجا کۆمەڵی ئیسلامی ئەم ینی ئیشی دەستە جەمعی کە هەیە لە کۆمەڵی ئیسلامیە ئەندامانمان وا ڕاهاتوون لە هەر کارێکی خێرە لە سنووری دووس خورماتووە بوو بێت سەیری ئەوەی نەکردە ئەمە مۆرکی کۆمەڵی ئیسلامی پێوەیە پێوە نیە بەشدار بووە بۆ نمونە دروستکردنی مزگەوت الحەمدولیلا ئێمە لە شاری دووزە برایانمان سێ مزگەوتیان دروست کردە هەر برایەک و شانی بەرداوەتەکە دروستکردنی مزگەوتەکە لەو گەڕێکیەلە کە گەڕێکی تازن و خزمەتگوزاری بۆ ناڕوا و مزگەوتێکیش لە دەرەوەی شار زۆر باش ئەگەر شتێک ینی گرنگ بێ بتوێ باسی بکەیت چکە کات کەم مابووی بۆ خوشکبران من ینی مەقسەدم ئەوە بوو لە کاری
خێرخوازیە ئەو برایل ئێمە لە دروستکردنی ئێمە نەخۆشخانەی ڕزگاری دروستکرا هەر لە ئێستا کە ئێستا الحەمدوللا ئیشوکاری تایە ئەو نەخۆشخانەی ڕزگاریە ینی بە شایدی ئەوانەی کە هەڵساون بە سەرپەرشتی نەخۆشخانەکە زیاد لە 135 زیاتر ئەندامانی کۆمەڵ و خەڵکی دۆست و لایەنگەری کۆمەڵ هاوکاری نەقەی کردەیە. دەست خۆش بە زۆر سپاس. ئەگەر کات نایە وڵات مایکەکەوەی بە دادەچنار بە ئەو تاقە خوشکە دانیشتووە نەیخینە ئەخیرەوە. دادەچنار سڵای خوارد لە بێسپاس بە ئامادەبوونت لەم بەرنامەیە. بێگومان مامۆستا باسی کرد کە چەند ئەنجومەنێکی خوشکانەیە هەم لە ناو کەرکووک و هەم لە دەرەوە. بەڵام جەناب دیارە وەکو نوێنەری ئەوانیش ئێمە حساب بۆ جەناب دەکەین. من حەزەکەم تۆ لەسەر کاروباری خوشکان قسەم بۆ بکەیت لە سنووری مەڵبەندی کەرکووک لەو پێگاتی کە لە کەرکووکە هەیە چۆن نییە براکانە هاوکارتن بەعام لە ئەنجومەنەکان لە مەڵبەند لە هەموو شوێنەکان؟ بەڵێ بسمیلا الحەمدوللا بە خێراتنی ئێوەکەم یاخوا بەخێر بن لەو شوێنەوە سەر چامان بەعام ئیشوکاری خوشکان لە کەرکووکە یعنی باسی عامەکەی بکەم تۆزێ قورس ئەڕوا چونکە ئێمە سەرەتا ئێمە ئافرەتین دووەم کەرکووک وەکو مامۆستا ڕێباز باسی کرد فرەنەتەوەیە فرە زمانە تۆزێ بۆ ئافرەت قورسە دەرەچێت لە ماڵ و دێتەوە شوێنەکان ئەگەر بە تەکسی نەبیان بە ئاوا بڵین بە سایارێکی تایبەت نەبێ بچی قورسە بۆ ئافرەتی مسلمان دەرچێ یعنی بەبێ مەحرەمێک ئەمە یەک دووەم لەگەڵ ئەوەشە ئێمە بەردەوام کار و چالاکی خۆمان کردووە بەردەوام لەعنی لە مزگەوتە جیاوازەکانە حەوت مزگەوتمان هەبووە دەرسمان تیاوەتەوە زیاد لە 600 تەلەبەمان هەبوو لە مزگەوتەکانە هەر یعنی بڵین لەگەڵ دەرسی قورئانەکانە خولی ترمان بۆ کردوونەتەوە وەکو لەبەرکردنی جزئی عەمە لەبەرکردنی جزئی تەبارەک بۆ تەمەن هەتا 25 ساڵ. دادەستامنەوە ئەو پرسیار لە جەناب بکەم تا چەند ئێوە پلانی ئێوە لە مەڵبەند وەکو کاروباری خوشکان ینی وەستاونەتۆ لە بەرامبەر ئەو لێشاوەی کە بەداخەوەم قسەیەکەم یعنی بازاڕی بۆ دروستەکرێت کە گەنجەکانمان بەتایبەت ئافرەتان بەلاڕێیا بەرن ئێوە ئەتوانێت چی بکەن ئەتانێت چۆن بەر بەو لێشاوە بگرن کار و چالەکانی ئێوە پەروەردەکردنی ئێوە لەو بارەوە چییە؟ بەڵێ وەڵاهی کاکدانا وەکو خۆت شاهیدی وەزعی گەنجی ئەمڕۆ ئێمەش ئامانجمان ئەوەیە ئەو خوشکانەمان ئەو تەمەنانەی کە بەلاڕێە ئەچن لە مزگەوتەکانە کۆیان کەینەوە لە خول و دەرسەکانە کۆیان کەینەوە یعنی عەقیدەیەکی پاکیان بۆ باسکەین مێشکیان لەگەڵ ئەم سرعی ئەنتەرنێت و ئەم لێشاوە کە هاتووە کەمێ دووریان بخەینەوە ئالوودەیان بکەین بە مزگەوتەکان بەدەمتانەوە کچانی گەنجی ناوچەکە الحەمدوللا زۆر باشن هەتاکۆ و کاتانی یعنی کە مەدرسە نییە لە فورسەکانە زۆر لە خوای گەورە بە زیاد بێ بڵێن 600 تەلەبەمان هەبووە 800مان هەبووە لە خول لە جیاوازەکانە بەجیا ئەوان هاتوونە دەرسی تایبەتتریان خوێندووە شەوانە لە ناوچە کوردیەکانە کە ئەوەی کەمێ مەترسیەکەی کەمتر بووە دەرسی شەوانەمان هەبووە زۆرتر ئەو کچانە یعنی لە دەرسی شەوانەکانە کە نزیکن لە گەڕەکەکان و ینی گەڕەکی ئەمدی و ئەودی و کۆ ئەبنەوە گوێمان لێ ئەگرن الحەمدوللا ئەمەمان هەبووە. دەست چاوە خۆش بێ. ئەگەر مایکەکە بی بە مامۆستا ئەحمەد قاسم مامۆستا ئەحمەد کارگێڕی مەڵبەند و بەرپرسی پەروەردەی مەڵبەندە مامۆستا کاتم کەم ماوە تقریبا 3 بۆ 4 خولەکم ماوە لە بینی خۆت و کاک محەممەد ئابێت دابەشیکەین گرنگی پەروەردە لە مەڵبەندەکەی ئێوەیە چییە و ئەتانەوێت لە بواری پەروەردەیە چ تەوجیهێک ئاڕاستەی ئەندامانی خوارخۆتانەکەن ئەنجومەنەکانەکەن ئەتانەوێت لە بواری پەروەردەیە چی بکەن و بۆ گرنگی زۆر ئەدرێ بە پەروەردە هۆکاری ئەوە چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە سەرەتا بە خێراتین جنابت و کادیرانەکەم بەشی پەروەردە دیارە مامۆستادانە ئێمە لە بەرامبەر ئەو حەملە و لە بەرامبەر ئەو لێشاوی کە ڕوبەڕووی گەنجان و ڕوبەڕووی فکرە و منهەج و بەرنامەی ئیسلام ئەکرێت لەم سەردەمەی کە تێداژین گرنگی پەروەردە لەوەیە دەرەکەوێت کە کادیرانێک و ئەندامانێک و کەسانێکی دامەزرا و دروست بکات ئەم کەسانە وایان لێبێت و ئەم ئەندامە وای لێبێت
لە ڕوبەڕووی ئەو هەموو لێشا بە فکری و عەقیدەی و بیر و باوەڕە جیاوازانەی کە ئێستا دروزون بتوانێت دامەزراو بێت، خۆڕاگر بێت، نەگۆڕ بێت، دەستی بگرێت بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و بتوانێت خەڵکی تریش کەسانی دەوروبەری خۆشی سوودیان پێ بگەێنێ و بیان پارێزێت لە بەرامبەر ئەو فکرە ناومانی کە ئێستا دروست بوون ناو کۆمەلگای ئێمەدا. مامۆستا ئەحمەد سەرکەوتوو بوون لەمەیە؟ بەڵێ سوپاس بخوا تا ڕادەیەکی بەو ئیمکانێتێک کەمەش کە تۆ خۆ دەزانێکە بانخوازێکی پیاویان ئافرەت بتەوێت یەکلایکەیتەوە بۆ دەرس و دەور و پەروەردە و خولوانە خۆ بێ هاوکاریکی بکەیت، خۆ خولێگەکەیتەوە بێ کۆمەڵێک پارەی بۆ سەرفکەی بۆ بابەتی خولەکە. لەگەڵ ئەم کەم دەستی ئەم کەم دەرامەتیە توانیوتانە پلانەکانی خۆتان جێبەجێ بکەن؟ مامۆستا جارە تەنها دەستکورتیەکە نییە، تەنها بارە ئابوووریەکە نییە کەوای لێمان کردو ئێمە ئیمکانێتمان زەوی بێ، باری ئەمنیش، باری گۆڕین ئەم دەسەڵاتانی کە ئێستن جارێک بەسەر کەرکووکە هاتووە وای لێ کردووە ئیسلامیەکان و ئەو کەسانی کە بە حیزبی ئیسلامی ئەو کەسانی کە مەشغوڵی کاری داعوە و بانخواز و مزگەوتەکانن جۆرەها چەندین جۆرەها گرفتیان بۆ دروست بکرێت لەم شارەیە و لەگەڵ ئەوەیشا گرفتی ئابووری وای لێمان کردو ئێمە بە ئەم ئیمکانێتە متوازایی خۆمانەوە بکەین خزمەت بە خەڵکی بکەین. لەگەڵ بانخواز و مامۆستایانی ئاینی و شێخانی طریقەت و ئەوانەی کە هەن جگەل لەوانەی کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵان پەیوەندیەکانتان بە شێوازێکی گشتی چۆنە لەگەڵیانە؟ تا ڕادەیەک ئەتوانم بڵێم باشین، بەڵام چیە ئێمە چونکە لەم سەدانی ڕابردووە لەم ساڵانی ڕابردووە وەکو کەرکووک بۆ گۆڕانکاریانە تێپەڕیوە، ئەو گۆڕانکاریانە تەسیری کردووە سەر مزگەوتەکانیش، تەسیری کردووە سەر ئەوقافیش، تەسیری کردووە سەر ئەو هەموو بارانەیە وای لێمان کردووە ئێمە نەتوانین وەکو پێویست بۆ نمونە ئەگەر بێت و کەم تەرخیمێکشمانێ بێ ئەو بابەتەیە کە وای لێمان کردووە نەتوانین حەقی پێ بدەین. دەستخۆش بە زۆر سوپاس دەکەم مایکەکەی بە کاک محەممەد. کاکە محەممەد سڵای خوا لەبێ سوپاس بە ئامادەبوونت لە بەرنامەی لە نزیکەوە. جەنابەت بەرپرسی کاروباری قوتابیانی لە سنووری مەڵبەند، کاروباری قوتابیانیش چین و توێژێکی گەنجن، چ بە کوڕان چ بە کچان داینەمووی گۆڕانکاریەکانن. ئێوە پلانتان چی بووە، چیتان کردووە، چۆن توانیتانە خزمەتی قوتابیان بکەن لە شاری کەرکووکە لە کاتێکا فرێنێتەوە و ینی پێگاتێ و ماوەیەک لەموو پێشیش دەنگویەک بڵاو بۆ نازەم تا چەند بۆتە بڕیاریان نا بڕیار بوو کە خوێندنی کوردی حکوومەتی عێراق هەڵی بۆشێنێتەوە. ینی ئێوە و ڕێکخراوی قوتابیان چیتان کردووە لە خزمەت قوتابیانە؟ بەڵێ سەرەتا بە خێراتنتانەکەم و ئەمێ پێشەوەی دەستکەم بە قسەکان بڵم چالاکترین ئۆرگان لە هەموو کوردستان بۆ کۆمەڵی ئیسلامی قوتابیانە، هاوڕای لەگەڵم کاکدانە، بەڵام تۆ کەمترین کاتت داوەتە ئێمە. ئێستا من ئەوەی لە مێشکمە ئاگەرداینەم زۆرێ ئێمە دروشمێکمان هەیە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەعام پەروەردە زانست نوێگەری لە ژێر ئەو سێ چینەیە کاری خۆمان کردووە، دیارە لە ژێر و هەموو ئەمانەشمان کردووە الحەمدوللا کارێکی زۆرمان کردووە سوپاس بۆخوا بە ئیمکانیەتێکی کەم و بە خاڵێکی تریش کە ڕەنگە لە کوردستانە زۆر گوێ پێ نەدرێ، ئەویش بابەتی ئیجازەیە کە ئەوان لە هەر شوێنێک هەر کار و چالاکیە بکەن کەس ناوی ئیجازیان لێ ناهێنێت، لێرە هەر گردبوونێ بکە بێ ئیجازەیە کتەبێ و ئێمەش مۆڵەتمان نییە و ئیجازەتمان نییە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بۆ کەرکووک بشێ، بەڵام ئێمە هەر کاری خۆمان کردووە لە هەر شوێنێک چۆنەڵی بچڕابێ بە پەلە گرێمان داوەتەوە بۆی ببینە سەر و ببینە ڕێوە. ئێمە لە ژێر ئەم سێ دروشمەی کە باسم کە یەکەمیان پەروەردە هەوڵمان داوە بەردەوام کاری پەروەردەییمان کردووە، بۆ نمونە بەردەوام ئەوانەی کە ئەندامی خۆمان بن لە دەرسەکانی ئەنجومەنەکانە پاڵپشتیانمان کردوێت بە خۆشمەوە بەشدار بووینە لە دەرسوانەکانی ئەنجومەنەکانە و خەڵکانی ترش کۆڕ و سیمیناری بەردەواممان هەبوو بۆ لایەنی پەروەردەیی و خاڵێکی ترمان هەبووە کە ئەویش کردنەوەی گروپی پێشەنگە بۆ کتێب خوێندنەوە بۆ پەروەردەکردنی خەڵکی. ئەم گروپی پێشەنگە 300 کتێبی هەبوو و ئێستش هەیەی و بەردەوامە الحەمدولیلا، دیارە ماوەیەکە بۆنێ ئەم کۆڕۆنا شتێش ڕاگیراوە، بەڵام 15 سیمیناری پێشکەش کردووە گروپی پێشەنگ، تایە 100 نزیکەی 20 ئەندامی هەیە بەشداریان کردووە لە خول و سیمینارەکان و لە کتێب خوێندنەوە و ئەم کۆمەڵە کتێبە و سەفرە و ئیفطار سائیم و هەمووی لە خولە پەروەردەیەکانە و لە سەر دروشمی پەروەردە ئێمە ئەم کارانەمان کردووە. بەڵام لە خاڵێکی تر و لە بابەتی زانستە بە هەمان شێوە ئێمە خزمەتی باشمان کرد و بەرچاومان کردو، دیارە ئەوەی ئێمە ئەوەی کە من باسیەکەم جیاواز لە هەموو ئۆرگانەکانی تری مەڵبەند
نەنەتەوە و هیچ شتێکمان ڕەچاو نەکردووە نە حیزب و نە سیاست و هیچ بابەتێکی تیا ڕەچاو نەکردووە تەنها ئەوەی تیا ڕەچاو کردووە هەر کەسێک حەزی پێیەتی بێت جۆ بگرێ هەر کەسێک ئەیەوێت بابێت پەروەردەیەکی باش زانستێکی باش و کاری تازا ئەگەر ئەیەوێ بەرچاویکی و ئەستفادەی لێ بکات. بەڵێ لەسەر زانست دیارە ئێمە خولی سەرکەوتن هەیە لە کوردستانە ئێمەش لە ژێر ناونیشانی خولی سەرکەوتن نا بەڵکو لە تودەی کۆرس لەبەرەوەی ئێمە لە کەرکووکە دیار بۆ ئەومان پێ باشتر بوو تودەی کۆرسمان کردوێتەوە کۆمەڵی قوتابی باشتیایە بەشداری کرد بۆ پۆلی 6 کە وانەی تایبەتی پۆلی 6 ئێمە لەو خولی تودەی کۆرسەیە ئەوەی کە زانی ومانە پێویستی بە هاوکاریە جیاواز لە کاتەکانی تر زۆر هاوکاریمان کردوون و هەروەها ئێمە سیمینارمان هەیە بۆ پۆلی 6ەکان بۆ پێش و بۆ ناوەڕاست و بۆ لە کۆتایی پۆلی 6 و لە نوێگەریشا فیستیڤاڵی نورمان هەبووە کە ساڵی پارەنجاممان داوە هەروە کۆمەڵی خولمان هەبووە کە بە هیچ جۆرێک لە کەرکووک نەکراوەتەوە کە کراوەتەوە بە پارێکی زۆر بۆیە نەجاحەتی نێناوە ئێمە بە کەمترین پارە کردومانەتەوە لە زۆر بەشیا پارەمان هەر نەسەنووە خولی ناسینی کەسێتی و زمانی جەستە و دەربڕین ومانەمان گشتی تایە کردوێتەوە و ئەنجاممان داوە. زۆر سپاس زۆر سپاس مامۆستا ڕێباز هیچ کاتم نەماوە بران هەو ینی ئیشارەتمەکەن کە هیچ کاتم نەماوە ئەگەر لە کەمتر لە 1 دقەیە شتێک تۆ یان خوشکبراکان سوێتیان بڵێن نەوترابێ و دوا قسەی خۆ لەسەر کۆی بەرنامەکە کەمتر لە 1 دقە. بەڵێ وڵای ئێمە دیارە پێم خۆش ئاماژە بۆ بکەمەوەی کە ئاماژەمان پێدا ئێمە زۆربەی ڕێکخراوەکانمان ئیجازەیان نییە ئەمە گرفتێکی زۆری بۆ دروستکردوین و بەو کەم دەرامەتی کە هەمان ئێمە پێشتر دەستگای ڕاگەیاندنمان هەبوو تەلەڤیزۆنمان هەبوو ڕادیۆمان هەبوو کە ئێستا بەداخەوە لەبەر بێمۆڵەتی هەموو دەستگا ڕاگەیاندەکانمان داخراون لەبەری داوای پارێکی زۆریان بۆ ئیجازەکەگرێمە بەداخەوانەمان هەمووی داخرەوە کە پێشتر لە هەفتەیەک ئاجارەوە بۆ 35-36 تەنها بەنامە ڕاستەوخۆ و تۆمارکراومان هەبوو لەگەڵ ئەو خەڵکانی کە هەیە ئەوەی کە من ئەمەیە بەڕاستی ئاماژەی پێ بدەم ئێمە بەو پەڕی توانە و تااقەتی خۆمان لەبەری کارەکەمان وایە پیامبەری خۆ عەلەیهی سەڵات و سەلام فێرمانەکە خەیر الناس من نەفع الناس باشترین کەس ئەوە کە سوود بە خەڵک گەێنێمە لەسەر ئەو بنەمایە هەنگاومانەوە کە توانیمانە زۆرترین سوود و بەهرەمەندی بگەێنینە زۆرترین خەڵکی چاری کەرکووک و لەوەیان تێبگەێنین کە ئەوەی کە ئەحزابی سیاسی ئەیکا ئێمە ئەتوانین بە بنەمایەکی ڕاست و دروست ئەو هەڵانە هەمووی ڕاستکەینەوە هەمومان لەژێر سێبەری چەترێکا کۆبینەوە کە ئەویش دادپەروەری بە هەمومان فراهەم بێنێ. زۆر سپاس مامۆستا دڵنیام جەنابیشت و خوشک و برایانیش قسەیان مابوو و دەستی ژەڵە بڕن بەڵام هیچ کاتم نەماوە من وێ داوای لێبوردنتان لێکەم ئینشەڵڵا قسە و چالاکیەکانی ترتان لە دەرفەت و لە کاتی ترا بخەنە ڕوو بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی دیکەی لە نزیکەوە خواتان لەگەڵ.